پرسیاری 28 الله السلام عليك ئایا معاملەی بیتکوین ئەز لە حازی شەرعی دروستە یا بە عیبارەتی ڕیبا محسوب میشەوەت یا خەیر؟ ئەپرسێڵێ معاملەی بیتکوین لە ڕووی شەرعیەوە ئایا دروستە یان نا و ئایا ئەبێ بە ڕیبا؟ نابێ بە ڕیبا. خۆی تەبعاً معاملەیە شتێکی زۆر سەیری تایە. هەتاکو ئێستا غەرب خۆی نەگەیشتۆتە نەتیجەی ئەوەی کە چییە چۆن ڕەفتاری لەگەڵا بکە. عولەمای ئیسلامیش بە هەمان شێوە چییە و چۆن ڕەفتاری لەگەڵ بکرێ، هەر یەکە لە عاسی خۆیت چەند دیوی لەمە بۆ دەرکەوتووە ڕێی لەسەر ئەمەداوە. بەڵام عولەما زۆرینەی هەرە زۆری عولەمای ئیسلام فەرموویانە کە جائیز نییە معاملەی پێوە بکرێت. یەکەم لەبەرەوە شتێکی مەجهولە، یەکەم جارە پارەیەکی ئەلکترۆنی دروست دەبێت کە پێڵم بیتکوین. ئەم پارەیە یەک قطعایە، طبعاً قطعی معدنی نییە بەدەستەوە، قطعایکی ئەلکترۆنیە. ئەم قطعایە جاری وایە نرخی گەشتۆتە 130,000 دلار. هەر پارەکە خۆی ئەو پارچە پارەیەکە هەیە. خەڵکی وا هەبووە 100,000 دلاری سەرف کردو بۆ یەک پارچە بکڕێ. ئەم پارچە بەرز و نزمیەکە، دوای گەیشتە ملیار پارەی ئەمە. بانقە زەبەلاحەکانی عالم، دەوڵەتە سەرمایەدارەکانی عالم ناوێرن تەعاملی لەگەڵ بکەن لە دووشت. طبعاً نەترسن یەکەم منافیسیان بێ و ئەمان ئیفلاس پێ بکە و ئەوە ڕێیتەیە چێ؟ چونکە هەر شتێکی ئەلکترۆنیە و زۆر زوش بڵاو بێت. دووهەم نایانەوە کە هێشتا مەجهولە و سەر و پۆتەڵاکی دیار نییە چێ لە پشت ئەم ئیشانەوەیە. وە چۆن ئەوان شتێکی ئەلکترۆنی بێنن، طبعاً کۆدی هەیە هەمووی خۆکە ئەڵێن شتێکی ئەلکترۆنی یانەوەش نیە هەروە سادە بێت. شتێکی ئەلکترۆنی کابرای هێنەڵە من ئەوەندەم پارەی ئەلکترۆنی هەیە، ئەوە دای ئەنێم پارەی کاشم بدەن و فعلا پارەی کاشەکەشێ دەنێ. یعنی مەسەن لە وڵاتانی کە تەعاملەکەیان پێ قبوڵە، ئەڕواڵێ من ئەمە 2 بیتکوینم پێیە، بێ زەحمەت 20,000 دلارەکە ئەمڕۆ بم دەنێ، 20,000 دلاری کاشە دەنێ، ئەو شتە ئەلکترۆنی وەرەگرن لای خۆ، ئەوانش معاملەی تری پێوەکەنەوە. ئەمە بۆ مسلمان زۆر زەحمەتە. بۆی ئەڵم عولەمای ئیسلامیش هێشتا ڕێیان بە تەواوی لەسەری نەدا، بەڵام ئەوەندەی ئەزانن ئەڵێن یەکەم ئەمە هیچ معاملەیەکی مەلموس نییە. دوای هەموو ئەوانەی کە سەری مارەکەن لە دەرەوەی ئەهلی ئیسلامن. لەبەر تو هەر ڕەفتارە بکەی پارەکە دەخێتە بەردەستیوان بۆ دەکەن بە ئەلکترۆن، دوای فویەکی لێکەن هەڕوە. ئەمە چاواشەکاری تایە، درۆکردنی تایە، ئەنجا نەزانینی تایە، لەبەرەوە ئەمانە صیفەتی معاملەی شەرعیان بەسەرا ناچەسبێ. بۆیە بەلای منیش طبعاً وایە کە حرامە والله تعالى أعلم. وهر کەسێکیش بیەوێ زیاتر لەسەری بخێنێتەوە، مامۆستا عەلی قەرەداخی و مامۆستا عەبدولدائیم هەورامی و مامۆستایانێکی بەڕێزی تریش لەسەریان نووسیەوە بە تەفسیلیش، یعنی من پێم وایە هەموو ڕێیەکانی ئەوانیشم تەئید کردو چونکە زۆر جوان شەرحیان کردو.